ئەو ئازارەی ئەمڕۆ ئەوانەی چێژن دەمێک ساڵە هەموو میلەتی کورد پێوەی دەناڵێنێ دەمێک ساڵ ئەتوانم بڵێم بێوەفایی کە لەسەر و هەمویانەوە بە یەک توییتی ترامپ وە بە یەک بڵاوکراوی ترامپ وە بە یەک قسەی ترامپ براکان و خوشکەکانیان جێهێشتین لە ڕۆژاوە بەداخەوە بەڵام توانای ئەوان بیری ئەوان و ڕەوایەتی دۆزی کورد وای کردووە تورکیا کە دووەم وڵاتی زلهێزی ناتۆیە چەندین ڕۆژە بە هەموو ڕێگەکانی بۆردومان لەشکرکێشی بە چەکی قورس و بە پێوانەی نەکراوی ژمارەی چەکدار و بە چەکی ئەتوانم بڵێم قەدەغەکراوی ژەوەی کە لە ڕاگەیاندنەکانی بینین کە چەکی قەدەغەکراویش بەکارهێنراوە لە ئێستادا پەلامەردانی دەوڵەتی تورکیا بۆ سەر کوردستانی ڕۆژاوە پێشەلکردنی یاسا نێودەوڵەتیەکان و مافەکانی مرۆڤ هەر بۆیە شەرمەزاری دەکەین لە هەمان کادا بە دروشمی یا ژیان یانەمان شارباژێر بۆ کوردستانی ڕۆژاوە دەبێتە پشتیوان هاوخەمی و پشتیوانی خۆمان دەردەبڕین هەروەها پەیامێک ئاراستەی نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئەوروپا دەکەین کە چیتر بەرژەوەندیە نێودەوڵەتیەکان نەخەنە پێش یاسا نێودەوڵەتی و مافەکانی مرۆڤ ڕێگە لە هێرشی تورکیا بۆ سەر کوردستانی ڕۆژاوا بگرن. داوا لە پەرلەمانی کوردستان و هەرێمی کوردستانەکەین هەڵوێستی فەرمی خۆیان ڕابگەێنن. داوا لە حیزبە کوردستانەکانەکەین هەوڵی یەخستنەوەی ماڵی کورد بدەن و ستراتیجی نەتەوە و داڕشتن و یەکگوتاری و یەکێتی نەتەوەی دروست بکەن بۆ ئەوەی هەمومان بە ئاشی و پێکەوەژان و بەرگری لە کوردستان بگەینە ئامانجە سەرەکیەکە و پەیمان بدەین کە هەمومان پێکەوە بژین و پێکەوە بمرین. سەرکەوتوو بێت خەباتی ڕەوای خۆڕاگری کوردستان گەلی کورد نەمان و ڕیسوایی بۆ دوژمنان و داگیرکەرانی تورکیا. بەڕاستی هێرشکردنی تورکیا بۆ سەر سووریا یعنی کارێکی ناڕەوایە لەبەر ئەوە ئیدانەیان ئەەکەین بە هەموو شێوەیەک بە هەموو توانایەکمان. ئێمە ژۆک و هاوڵاتیەکی کورد ئامادەین بە خوێن بە گیان بە دڵ بە ڕۆح بە ماڵ بە سەروەت ئێمە پشتیوانیان لێ بکەین. اینجا لەگەڵ ئەوەشە ئەم هێرشکردنێکی یعنی بۆ دەست بە سەراگرتنی هەیبەتی کوردە لەوێ.